ئێستا با بزانین هەڵوێستی لایەنە سیاسیەکانی یاریمی کوردستان بۆ هەڵبژاردننی سەر و کۆماری عێراق چۆنە؟ ئەم تەوەرە لەگەڵ میوانەکەمان گەنگەشە دەکەین. دکتۆر زیرەک تەیار ئەندامی پەرلەمانی عێراق لە دهۆکەوە لەگەڵمانە. دکتۆر زیرەک زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ کوردستان 24. بەڕاستەخۆ بەم پرسیارە دەست پێ بکەم. هەڵوێستی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەسەر هەڵبژاردننی سەر و کۆمار چییە؟ باڵێ زۆر سپاس نورخان لە دەستپێکەوە دەمەوێت بەبوونەی هاتنەوەی سەری ساڵی نوێی زاینی پیرۆزبایی لە جەنابەت لە ستافی کوردستان 24 لە هەموو گەلی کوردستان و گەلی عێراق بەگشتی و هەموو کوردەکانی جیهان بەگشتی ئینشەڵڵا ساڵێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ کورد و بۆ کوردستان. سەبارەت بە پوستی سەرۆکی کومار لە پاش 2005ەوە وەکو بڵێن پاش 2003 لە پاش هەڵبژاردنەکان هەتا ئێستا وەکو عورفێکی سیاسی پوستی سەرۆکی کومار پشکی کووردە بە حکمی ئەوەی پۆستی سەرۆکی پەرلەمان بوو سوننەیە، پۆستی سەرۆک وەزیران بوو شیعەیە، پۆستی سەرۆک کومار پشکی کووردە وەکو عورفێکی سیاسیە نەک نەسێکی دەستوریە. ئەمەش ئەمجارە لە پاش هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە سەرۆکی پەرلەمان هەڵبژێرا بووە لایەنی سونی، سەرۆک وەزیرانیش کوتلەی ئیتاری تەنسیقی لە پاش دانیشتنی یەکەم دانیشتنی فەرمی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بارنامەی خۆیان پێشکەش کرد وەکو گەورەترین کوتلە بۆ پێکهێنانی بۆ دانانی سەرۆک وەزیران هەڵبژاردننی سەرۆک وەزیران و پێکهێنانی کابینەی نوێ. ئەمە دەمێنێتەوە پۆستی سەرۆک کومار وەکو پشکی کورد. ئێستا هەموو بژاردەکان کراوەنە لە بین لایەنە سیاسیەکان کراوە لەو بارەیەوە لە نێوان لایەنە سیاسیەکان؟ بەڵێ هەتا ئێستا نەکراوە، بەڵام دەکرێت لەم هەفتەیە و لە سەرەتای هەفتەیدا بێ کوبنەوەیان دەکرێن لە بینی دانوستاندن دەکرێت لە بینی لایەنە سیاسیەکان لە بوو دیاریکردنی کاندیدێک کە پشکی کووردە هەموو کورد هەوڵ دەدرێ هەموو لایەنە کوردیەکان یەکدەنگ بن و بە یەک کاندید بچن بوو ناو پەرلەمانی عێراق بوو دیاریکردنی پۆستی سەرۆک کومار بوو. ئەمە بەستەش هەم شیعەکان هەم لایەنە سونیەکان پێیان باشە بە یەک کاندید بچین بۆ بەغدا. بۆیە پارتی لەسەر ئەم بابەتە کووکە لەسەر ئەوەی ئەمە وەکو پارتی دەڵێن ئەم پۆستە پشکی کووردە نەک پشکی لایەنێکە، بۆیە دەبێ ئەو کەسەی کە دادەنرێ دەبێ کورد بێ سەر بە هیچ لەژێر تەسیری هیچ لایەنێکی ئەقلیمی نەبێت. بەڵێ ئەمە سەرۆک بارزانیش گوتی کە مەرج نییە کاندیدی سەرۆک کۆمار لە پارتیان یەکێتی یاخود حیزبێکی سیاسی بێکرێ کەسێکی بێلایەنیش بێ. هیچ ناوی کەسێک هەیە تا ئێستا؟ بەڵێ هەتا ئێستا هیچ ناوێک نییە، چەند ناوێک دەگوترێ بەڵام فەرمی نییە. یەکێتی لەوانەیە هەندێ ناوی هەبێ، پارتی لەوانەیە هەبێ. ئەوە لەسەر گفتوگوکان دەمێنێتەوە هەروەکو ئاماژەم پێدا ئەوە پشکی لایەنێک نییە، پشکی هەمی کووردە. ئەوەی دەبتە سەرۆک کوماری هەموو کورد دەبێ و هەموو عێراق دەبێ، هەموو گەلی عێراق دەبێ بە دڵنیایەوە. بەڵام تایبەت بۆ کورد ئەو پۆستە زۆر گرنگە. ڕاستە پۆستێکی تەشریفاتیە لەوانەیە دەسەڵاتەکانی وەکو دەسەڵاتی سەرۆک وەزیران نەبێ، بەڵام باشە کە پۆستێکی تەشریفاتیە بۆچی ڕێکەوتن لە سەریەوەندا دەوڕۆلی هەبێ. آخر دەتوانێت ڕۆلی زۆر گەورە ببینێ لە پرسە چارەنووسازەکان، بەڵام دەبێ ئەو کەسەی کە هەڵدەبژێرێ لە ژێر تەسیری هیچ لایەنێکی ئەو توول ئەقلیمی نەبێ. باشە دکتۆر، هەمیشە خاڵی لاوازی لایەنە کوردستانیەکان لە بەغدا پەرتەوازەییە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمارکەوە عورفێک پشکی کووردە هەوڵە دەنەم جارە کۆدەنگیەک و یەک هەڵوێستی هەبێتیان هەیە؟ بەڵێ وەکو پارتی دەڵێم پارتی داکوکی لەوە دەکا بە یەکدەنگ بچین بۆ بەغدا، بەڵام دەمێنێتەوە لەسەر لایەنەکانی تری کوردستانی ئەوان چ مەرجیان هەیە و چ بوچوونیان هەیە. کێشە نییە بە بوچوونی من ئەگەر بوچوونیشمان جیاواز بێ، بەڵام ئەگەر سیاسەتیشمان جیاواز بێ، بەڵام چۆن سونەکان خۆیان کردە مەجلیسی سیاسی سونی خۆیان کردە یەک دەست و بە یەک کاندید هاتنە ناو پەرلەمان و بە یەک جەولەش دەرچوون
شیعەکانیش هەروە وەکو پێشبینی دەکەم لە بوو دانانی سەرۆکوەزیران و دەستنیشانکردنی بە یەک دەست دەبن دەبێ ئەمەش وەکو کورد بە یەک دەست بین چکە بە پەرتەوازەی هەر لە کوتایی ئەمە زەروەر دەکەین هەر وەکو چوون لە هەڵبژاردننی جێگیری دووەمی سەرۆکی پارلەمان بینیمان چ ئاستەنگیەک دروستکرا لە بوو کورد لە بوو پارتیش حتا ئەو پۆستەمان بەدەست هێنا زۆر ئەزیەتمان خوارد بەڵام لە بوو دانانی سەرۆکی کوماریش بۆ ئەمە بەستە دەبێ هەر بە هەمان شێوە ئەگەر ئەمە یەک دەست بین و یەک هەڵوێز بین زۆر بە ئاسانی دەتوانین تێپەڕین ئەو زەرری باسیەکەی چۆنە بێ بۆ نمونە مەترسی هەیە کورد بەهۆی نەبوونی کۆدەنگی و یەکڕێزی بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق چەندین پۆستی دیکەی لە دەست بچێ باڵێ بە دڵنیاییەوە ئەگەر هاتوو ئەمە یەک دەست نەبووین و یەک هەڵوێست نەبووین و دووسێ کاندیدمان هەبوو وەکو جێگیری دووەمی سەرۆکی پارلەمان ئەمە ملزەم دەبین مەجبور دەبین هەندێک تەنازلات لە بوو لایەنی سنی بکەین لە بوو شیعی بکەین بە دڵنیاییەوە چەندین پۆستی گرنگیش لە دەست دەدەین هەتا بتوانین ئەو پۆستە بەدەست بێنین پێتان وایە دەسوەردانی دەرەکی هەیە لە هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراقیان دەکرێت بە دڵنیایەوە دەستێوەردانی دەرەکی هەر دەبێ حتا لە دانانی جێگیری دەستەی سەرۆکاتی پارلەمان حتا لە دانانی دیاریکرد دەستشەنکردی تایبەت جێگیری دووەمی سەرۆکی پارلەمان دەستێوەردانی دەرەکی و ئەقلیمی هەر هەیە تایبەت کە پۆست دەگەرێتەوە سەر دیاریکردنی پۆستکە ئەو پۆستە پشکی پارتی بێ بە تایبەتی لە ناو کورد دەستێوەردان و تەسیراتی ئەقلیمی زۆر دەبێ زەخوتاتی زۆر لە پارتی دەکرێت لە لایەنیدی دەکرێت بۆ ئەوەی پارتی ئەزیەت بدەن ئاستەنگ دروست بکەن بە هەر ڕێیەک بێ نایلن پارتی لە پوستە گەورەکان بەداخەوە تۆوتت کە نابێت سەرۆک کۆمار لەژێر کاریگەری لایەنێکی سیاسیا بێت کە هەڵدەبژێدرێ و ئێستا دەڵێی لەوانەیە دەسوەردانی دەرەکی بکرێت چۆن ئەمە ئەکرێ ئەمە بووە وەکو پارتی ئەو مەرجەمان هەیە کە ئەو کەسە ئەوە ببێتە عورفە کە ئەوە پشکی کووردە نەک تەنیا لایەنێک چونکە ئەو کەسەی هەڵدەبژێرێ و دەبتە سەرۆکی کوماری عێراق دەبێ ملزەم بێ بە داکوکیکردن بە مافی تایبەت گەلی کورد ڕاستە سەرۆکوماری عێراق بەڵام پشکی کووردە ئەمە چەندین ڕابردوومان هەیە کە چەندین ئاستەنگ بوون و منە بڕینی بۆجا بڕینی موچە هیچ هەڵوێستێکی ئەوتومان لە سەرۆکومار نەدیتووە لەوانەیە تەسیری بڕیاری یاسایی نەبێ لەسەر بەڵام دەتوانێت ڕوولی دانوستاندنی بگێڕێ دەتوانی داکوکی بکە لە مافی نەماندیتووە هەتا ئێستا هیچ داکوکیەک بکرێ لە مافی شاستەدارەکانی هەرێمی کوردستان بەڵێ دەست خۆش سپاس دەکەم دکتۆر زیرەک تەیار ئەندامی پەرلەمانی عێراق لە دهۆکەوە میوانمان بووی سپاس